چون دەتوانین لەسەر نەفسی خۆمان زال بین. يعني زال بين بسر نفسي خۆمانەوە نییە؟ بەڵێ مامۆستاگیان. طبعا پێویستمان بابەتێک هەیە قوربانگیان برای شیرینم، بابەتێک هەیە التربية والتزكية. يعني هەتا ئینسانی مسلمان خۆی تەزکیە نەکاو خۆی تربیەت نەدات ناتوانێ زاڵ بێ بەسەر نەفسی خۆیە. يعني تۆ سەیری کە قورسترین مووقیف بۆ گەنج ئەوەیە ئافرەتی ڕێگەی پێ بگرێت داوای عیلاقەی ناشەرعی لێ بکات. ئەوە قورسترین مووقیفە لەو کاتەیە ئەگەر ئەم کەسە پەروەردە نەکرابێت خۆی تەزکیە نەکرد بێتەوە و بەڕاستی دانەمەزرابێتی ئەکەوێت. بۆیە پاداشتی ئەم گەنجە لە قیامەتە ئەوەیە کە کاتێک ئەڵێ من عیلاقەی ناشەرعی لەگەڵ تۆیە دانانێم و لەخوا ئەترسم بە پاکداوێنی خۆی ئەهێڵێتەوە، پاداشتەکەی ئەوەیە خوای گەورە نایەڵێ گەرمایی ڕۆژی قیامەت ببینێت لە ژێر سێبەری عەرشی خۆیە لەو فێنکیە حەشیەکات هەتا ئەوەی خەڵکە چێ بۆ جەهەنەم و بۆ بەهەشت. باشە؟ کەواتە قوربانگیان بۆ ئەوەی زاڵبی بەسەر نەفسی خۆتە ئەبێ خۆت پەروەردەکەیت، ئەبێ تەزکیەی نەفسی خۆت کەیت. یعنی ئەبێ دڵت هێندە پاک کەیتەوە ئەوەلە نیفاق و شیرکی تیا نەیەڵیت. یعنی چۆن کار و کردەوەکانت بۆ خەڵک نەبێت، ئەبێ بگەیتە ئەو یەقینەی کەوا هەرچی خەڵک هەیە چەپڵەت بۆ لێدن ستایشت کەن دەستخۆشیت بۆ بکەن بڵێن جەزاکە الله خەیرن تۆ پیاوێکی چاکی تۆ زانایەکی باشی تۆ مەردیت، ئەمە هیچ قیمەتێکی نییە لای خوای پەروەردگار ئەگەر لە ئەسڵاوانە بیت. ئەبێ خۆت پەروەردەکەی لەسەر سەبر، ئەبێ خۆت پەروەردەکەی لەسەر ناڕەحەتیەکانی ژیان، خۆت پەروەردەکەی بەرامبەر بە گوناه وەکو شاخێ بوەستیت بەهێز بیت. یعنی چۆن سەحابەکان بەرامبەر بە کوفر و بە شیرک ئەوەستان شمشێرەکە لە ملی ئەدا ئامادە نەبوو تەنازولی بۆ بکات، ئەبێ لەم ڕۆژگارەیە ئاوا بیت، ئامادە نەبی تەنازولکەی بۆ هیچ خراپەکاریەک، ئەبێ وەکو شاخێ پتەوبی بەرامبەر بە گوناه. بۆیە ئەمەش کاتی ئەوێ قوربانگیان، ئەمەش کاتی ئەوێت پێویستە زیاد ئینسان بەخۆی بچێتەوە. حاسبوا أنفسكم قبل أن تحاسبوا وزينوا أعمالكم قبل أن توزنوا. وەکو عمەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێ بێ فەرموو محاسبەی نەفسی خۆتان کەن پێش ئەوەی محاسبە بکرێن. ئەوە زۆر مهمە. ئینسان یعنی تۆ ئیمڕۆ چیت کردووە، بەس بیر لەوە بکەرەوە تۆ ئیمڕۆ چیت کردووە. ئەگەر توانیتت شتەکانی خۆت غەڵەتە ڕاستەکانی خۆت ببینیت محاسبەی نەفسی خۆت کەیت ئەو کاتە لە قیامەتە محاسبە ناکریت. چونکە من حوسب لە قیامەتە فقد هەلەک، پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم ومن نوقش فقد هلك، هەر کەسێ لە قیامەتە حیساب و نیقاشی لەگەڵا بکرێ و کەسە بە هیلاک ئاچێت. وزینوا أعمالكم قبل أن توزنوا. ئیمڕۆ ئێمە لەبەر ئەوە پەروەردەیەکی جوان نەکراوین، تەزکیەی نەفسمان نییە، ئێمە هەر بە خەڵکەڵین غەڵەتیت. دەوەرە لەسەر وەرەقەیەک بە گەورەی بنووسە تۆ غەڵەتی بەخۆت بڵێ تۆ غەڵەتی، غەڵەتەکانی خۆت 1 2 3 4 هەتا 20 بژمێرە. کاتی غەڵەتەکانی خۆت ئەبینی و کاتە تەریقە بیتەوە ئەڵێی من خاوەنی ئەم هەموو غەڵەتەم چۆن ڕوم هاتووە بەرامبەر بە خەڵک بوەستم بڵێم تۆ غەڵەتت هەیە. ها جاری وایەی کە دێتە مایکەوە ڕەخ ناگرێت، باشە ڕەخ ناگرێت. بەڵام ئەم کەسەک ئەگەر تەزکیەی نەفسی هەبێت، ئەم کەسە ئەگەر پەروەردە کرابێت بەس سێری غەڵەتەکانی خۆی بکات ناتوانێت غەڵەت لە تۆ بگرێت، ناتوانێت باسی غەڵەتی خەڵک بکات. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لا تتبعوا عورات أخيكم أو عورة أخيكم، بدواي عيب عاري براكتا مقره وردكاري بو جياني خلق مكة. فەرمووی فإنه من تتبع عورة أخيه تتبع الله عورته. هەر کەسێ بدواي عيبی خەڵکیە بگەڕێ خوای گەورە عیبی بۆ دروست دەکات، عیبەکانی کەشف دەکات. ويفضحه ولو في عقر داره، لەناو جێیەکە تا بیخوا فەزحت ئەکا و ئاشکراتەکا بۆ خەڵک، نایڵێ بۆ ماسکەوە بژیت. کەواتە ئینسان ئەبێ پەروەردە بگرێت، ئەبێ تەزکیەی نەفسی خۆی هەبێت، ئەبێ وا خۆی پەروەردە بکات، جاری غەڵەتەکانی خۆی چا بکاتەوە بێ غەڵەت بێت. ئەو کاتە لە پەنهانیە لە شوێنێکی هەر خۆی و ئەو کەسە دەسی بگرێت بڵێت و ئەم غەڵەتەت هەیە، نەک تەشیری پێ بکات و حەیای بەرێت. تەمەنا ئەکەم بابەتەکە وازح بێ لای جەنابەت.